هەردووگیان کەم تەرخەمن. هەولێر بەغدا نانێری غێر هەولێر ڕاستی هەر بەغدا وەڵا هەمویان هەتاکەلات بکەنە. زیاتر لە 50 ڕۆژە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە نێوان هەولێر و بەغدا بەبێ موچە ماونەتەوە و هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. دەچینە ناو بازاڕی هەولێر و سلێمانی و لە هاوڵاتیان دەپرسین ئاخۆ هەولێر یان بەغدا هۆکاری پێنەدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانن. لەبەرەوەی حکوومەتی عێراقی زوڵم بەڕاستی ینی حکوومەتی عێراقی زوڵمێکە لە هەرێمی کوردستانیەکە. هەرێمی کوردستانیش ئەو داهاتی کە هەیەی نانێرێتەوە بە پێویست بە حکوومەتی عێراقی. ئەگەر هەمویان هاوکاری یەکتی بکەن و ڕێکەون ئەو خەڵقەژاوی لێنا هیوا هەیە سامنێکیان براکە خۆمە دوومان سێمان کرێخانووی نەداوە. ساسەکەی بەغدا چکە ئەمە لۆ ئەمە عادی حکوومەتی عێراقینە ئەگەر مع بەغدا معاش نەدا لۆ بکە یان جواز بینەوە یان ئەومە بکاتەوە نیە لۆ معاشی فەقیر و هەژاری نادا. بەڕاستی بەس معاشخۆرەکە لێ قەومایە باقی ئەوەکەی کە یەک کێشەشی نییە ئەو ئەمە ڕاستی ناریم زۆرمان ئۆچکابرە گوتی حکوومەتی خۆمان تاوانبار دەکەین زۆر هەیە حکوومەتی عێراقی تاوانبار دەکەین. لەبەرەوەی هەولێر ئەگەر لە کاتی خۆیان تیزەماتی خۆی لە کاتی خۆیان معاشی خۆی ئەو خاڵە سنووریەکان تەسلیمی بەغا بکە بەغاش لە کاتی خۆیان موچەی خۆیان نێرە بێ کێشە و بێ مەشاکیل. بەڵام هەولێر هەرێمی کوردستان پارەکە تەسلیمی بەغا ناکەن بەغاش چ موچەیەک بنێرە. لەبەرەوەی هەولێر پارەی خۆی وەرەگرێت و بەغاش هەڵی پارەم ناردووە ئەت نەزان بەغا ڕاستەکایە هەولێر غەڵەتەکە لە هەولێرایە ئەوان پارەی خۆشان وەرەگرن و بۆ مۆزەف گوناحە پارەی بەغا وەرگرێ ئەبن بە جاش بەس خۆیان ئەگەر وەریگرن بە تەقاوەتی جاش نین. هە لە دێر زەمانەوە دژایەتی کوردەکەن چەند حکوومەتی یەک لە دوای یەک کاتۆ سەر حکوم هیچیان پاڵپشتی کوردیان نەکردە هەموو دژایەتی کوردەکە. بەڵام لە ڕاستیشدا ئەگەر بێ سەرحەق پێویستە کوردیش ناو ماڵی خۆی خڕ بکاتەوە. ئەگە یەک دەنگ و یەک ڕەنگ نەبین هەموو جارێ عێراق ئەو نەوعە بەهانەمان پێدەگری. هەدێکە بەغدا بنێری ئەوان شتە و زەح دەکرێ و دەدرێتە عالەم.